بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خوای گەورەتان لەبێ بەڕێزان. سپاس بەخوا گەیشتینە فەرموودەی ژمارە 38 کە یەکێکە لە فەرموودە قودسیەکان. خوای گەورە فەرمێ: یا عیبادی، ئەی بەندەکانم، ئینی حەڕەمت الظولمە عەلا نەفسی، من ستەمم لەسەر خۆم حەرام کردووە، بە هیچ شێوەیە ستەم ناکەم. وجعلته بینکم محەڕەمە، لەسەر ئێوەش لە نێوانتانە هەر قەدەغەم کردووە. فلا تظالموا، دەی ستەم مەکەن ئێوەش. لە خزمەت ئەم فەرموودەیەدا دوو بابەتی زۆر گرنگ هەیە کە بیوروژێنین. یەکەمیان پڕگەی یەکەمی دەقەکەیە کە زۆر پێویستە دڵنیا بین لەوەی هیچ مرۆڤێک، هیچ بچووکترین زەڕەش کە لایەن خوا ستەمی لێ ناکرێت. خوای گەورە خۆی لە قورئاندا چەندین جار بەیانی کردووە: فلا تظلم نفس شيئا. خوای گەورە هیچ ستەمێک لە کەس ناکات، دڵنیا بین لەوە. ئەمەش ئومێدێکی زۆرمان پێبەخشێ بۆ ژیانمان، ئومێدێکی زۆرمان پێبەخشێ بۆ ئەو شتانی کە لەوانەیە لەم دنیادا نەتوانین بەدەستی بێنین. ئومێدی قیامەتمان هەبێ کە لەبێ خوددا خۆی حەق و ناحەق لێک جیاکاتەوە، هیچ کەس ستەمیشی لێ ناکرێت لەوێ. ئەو بەڕاستی مژدەیە بۆ ئێمە. ئەگەر ئێمە مەزڵوم بین، ئەگەر ئێمە بەندەی چاک و پاکی خوا بین، بەڕاستی ستەم نەکردنی خوا مژدەیەکی زۆر گەورەیە. تەنانەت خوای گەورە ستەم لە کافر و لەو کەسانەش ناکات کە دژایەتی خوایان کردووە، چ جای لە مسلمانێک کە بەندەیەتی خوای کردووە. دووهەم قسە کە زۆر گرنگە بیری لێ بکەینەوە: وجعلته بینکم محەڕەمە، لە نێوان ئێمەدا حرام کراوە زوڵم. کەواتە دوو قسەی زۆر گرنگ لە بابەتی دووەمدا. هەم نابێ خۆمان بە هیچ شێوەیەک ستەم بکەین، ئەسڵەن نایە بیریشی لێ بکەینەوە. دووەمیان ئەگەر ئێمەش لەو کەسانە نەبووین کە هەلی ستەمکردنمان هەبێت، ئەوە خۆ توانین ڕێگری بکەین لە خراپە، لە مەجلیسێکدا، لە شوێنێکدا، لە خێزان و کەس و کارەکاندا، یان لە شوێنی کارەکانماندا ستەمەکرێوە نیە؟ ئەو قوتابیانی کەسێک گویان لێمە لە قوتابخانە یان لە زانکۆ ستەمەکرێوە نیە؟ کەواتە ئێمە ئەتوانین لەو نێوەندەدا وەکو موسڵمانێک بە ئەرکی خۆمان هەڵسین و ئەرکی قەدەغەکردنی ستەم ئەگەر چی زۆر بچووکیش بێ بگرین ئەستۆی خۆمان، چونکە ئێمە بەندەی خۆین. ئەوە هیچ کە خۆمان هەر نابێ بیریشی لێ بکەینەوە. بەڕێزان، ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە ئێمە بە بچووکیش ڕازی بین لە کاتی پەرستنی خۆیان، بەڵام تەموحی گەورەمان هەبێت. ئێمە بۆ ڕازی بین کە ئێستا بتوانین تەنها هەندێک ستەمی جوزئی بچووک بچووک لە هەندێک شوێنی دیاریکراودا لا ببین لەسەر خەڵک، بەڵام ئومێدی ئەومان هەبێ ڕۆژێ لە ڕۆژان لە تەواوی گۆی زەویدا تاکە مرۆڤێکیش نەبێ ستەمی لێکرابێ. ئەوەش هەوڵ و تێکۆشانێکی زۆری ئەوێ و بەندەی ڕاستەقینەی خوای ئەوێ کە قەناعەتی وابێ: وجعلته بینکم محەڕەمە، ظڵمیش لە نێوانمانە قەدەغە کراوە، بە هیچ شێوەیە نابێ کەس ستەمی لێ بکرێ. ئەوە ئێمەی ئەوێ بەویستی خوای پەروەردگار. داوا لە خواکەین هیدایەتمان بە بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک توخنی ستەم نەکەوین لە بچووکەکانمان، خوشک و براکانمان، یان مناڵەکانمان، یان هەر کەسێک لە بەردەستمان نابێ. هیدایەتیشمان بۆ ئەوەی کە بتوانین لە ئاسی گەورەترە لە دەرەوەی دەسەڵاتی خۆمانە ڕێگری لە خراپەی بکەین کاتێک خەڵک لە نێوان خۆیاندا ستەمەکەن. ڕەنگە وشەیەک کە ئێمە بڵین تەنها یەک وشە بێتە هۆی ڕێگریکردن لە ستەمێکی گەورە کە احتیمالی هەیە لە داهاتوودا ڕووبە. فەرموون با دەست پێ بکەین. خوای گەورە هاوکارمان بێ. والسلام علیکم ورحمة الله وبركاته.